چیتر لە هەرێمی کوردستان کار بە مادەی 409 یاسای سزادانی عێراقی ناکرێت کە تایبەتە بە کوشتنی ژنان بە بیانووی شەرف. هەموارکردنەوەی چەند بڕگە و مادەیەکی پرۆژەی یاسای سزادانی عێراقی بەرنامەی کاری دانیشتنی ئاسایی پەرلەمانی کوردستان بوو. بە زۆرینەی دەنگی ئەندامانی پەرلەمان کارکردن بەو مادەی ڕاگیرا و لە جیاتی ئەو بڕیادرا کار بە مادەی 405 یاسای سزادانی عێراقی بکرێت کە سزای سیدنانیکردنی هەتاهەتایی بۆ کوشتنی بە ئەنقەز دانراوە. ئەم مادەیە بریتی بوو لەوەی کە ئەگەر پیاوێک لە کاتی گەڕانەوەی بۆ ماڵ یان لە هەر شوێنێک یەکێک لە مەحارمەکانی خۆی ببینی وایە متەلەبیس لە حاڵەتی زینا ئەوە ئەگەر هەر یەک لە محارمانەی بکوشت بواە وەکو زەرفێکی مخەفەف بۆ حساب دەکرا کە عقوبەکەی لە 3 ساڵ زیاتر نەبوو. هەروەها مادەی 377 لە یاسای سزادانی عێراقی کە تایبەتە بە حوکمی زینا یەکێکی تر بوو لەو بڕگانەی بەشێکی زۆر لە پەرلەمانتاران تێبینیان لەسەری هەبوو. دوجا بڕیاردەدا سزای پیا و ژن وەک یەکی لێ بکرێت بە جۆرێک زۆرترین سزا بە 5 ساڵ زیندانیکردن دەست نیشان کرا. کەمترین سزاش لەلایەن دادوەرەوە بە پێی جۆری تاوانەکە بڕیاری لەسەر دەدرێت. گرنگترین ئەو مادانەی کە داوای هەموارکردنی کرابوو مادەی 377 بوو هەرچەنە ئەمە لە ساڵی 2001 جارێکتر هەموار کراوەتەوە. مادەکە باز لەواکە کە مەسەلەی عقوبەی زینا ینی ژن و پیا وەکو یەک سزا بدرێت لەو حاڵەتەیە. ئەگەرچی لەلایەن لیژنەیەکی هاوبەشەوە 3 راپۆرت لەسەر هەموارکردنەوەی چەند بڕگە و مادەیەکی یاساکە ئامادەکرا بوو، بەڵام لە کاتی گفتوگۆکردندا تەنها مادەی 409 و 377 بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران هەموارکرانەوە. شێمە جاف، NRT هەولێر.